ئەڵێ دەرونی ئێمە وەکو باخچەیەک وایە ئەگەر بێت و گوڵیتیانە چێنین پاچە کۆڵی نەکەین ئاوینەین خۆی گوڵیتیان سەوز نابێ پڕ ئەبێ لە دڵکوداڵ وە بینیوتانە حەوشەیەک کاتێ ئاودار بووە بۆ تایبەتی بەڵام کەس نەچوە پاچە کۆڵیکە کەس نەچوە گوڵی کا بچێنێ بزانە چۆن پڕ بووە لە جیا و دڕکوداڵ هاوینەکەی بێ ئاگریبن دەرونی ئێمە وەک ئەو باخچەوە ئەبێ تۆ کاتێ دڕکێک سەوز بووە ها چاو بازەڵە یەکەم جار دوو گەڵای ناسکی جوانە تەنانەت ئەخورێ بەڵام تۆ لەو کاتا ئەمە دەرناهێنیت وازی لێهێنی سبەی وەکو قامیشی لێ هەموو جانی دڕک تۆ لە ناختا شت دروستە بێ ئەی بەم وردەکاریانە بەخۆ بزانی ئەرێ بۆ جارجار لە خۆمە ئاوا بێ تااقەتە بم ئێمە تۆیەکە ئەبێ بڕی بەدوایە ئەمە لە ڕێگەوە دەربێنی بۆ نمونە حەسوودیەکت تایە پێت ناخۆشە مۆبایلەکەی فلانکەس لەوەی تۆ پێشکەوت پێت ناخۆشە سیارەکەی ئەو لەوەی تۆ باشترە پێت ناخۆشە خانوەکەی ئەو پێت ناخۆشە شادی بێت ئەمە تۆ کێشەیەکت هەیە ئەها تۆیەکی نەخۆشی نەفسی لە ناو باخچەکەی تۆ هەیە ئەبێ بچیت دەری بێنیت چونکە دڵنیابە ئەو باخچەیەت بوو بە دڕک و داڵ ژیانت ئەدێ بێ بە جەهەنەم یعنی ئەبی بە کەسێک هەموو بەختەوەرێکت لە دەستی